سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. سەپاندنی کەشی ئەمنیەتی بەسەر زانکۆی کوردستان، پەیامی گوڵڕۆخ ئیرایی بە بۆنەی ساڵیادی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی، شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیانی کورد لە باکووری کوردستان، بەیانیەی 700 چالاکی سیاسی و مەدەنی بۆ پشتیوانی لە دوو چالاکی کرێکاری تاران، راپۆرتی محەممەد حەبیبی لەسەر سەرکوتی معەلیمانی ئێران، ناڕەزایەتی خوێندکارانی لایەنگری فەلەستین لە چەند وڵاتی جیهان دوایین سەردێر. درێژەی هەواڵەکان. مانگرتنی کاسبکارانی پاساژی خورشیدی زرێبەر. بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی چوارشەممە 19 گوڵان، کاسبکارانی پاساژی خورشیدی زرێبەر لە ئاسک گرانکردنی لە ڕاددەبەدەری نرخی کرەی دووکان مانیان گرت. بە پێی زانیاریەکان پاساژی خورشیدی زرێبەر کە مڵکی سەرمایەدارێکی مەریوان بە ناوی یەدوڵڵا ڕووسچەنگ بووە، پێشتر لەلایەن حکوومەتەوە بە بۆنەی گەندەڵی 6 میلیارد تمەنی دەستی بەسەردا گیرا بوو. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو سەرمایەدارە لە کردەوەیەکی نایاساییدا گوشاری خستۆتە سەر دوکانداران بۆ ئەوەی کرەی مانگانەی 12 بۆ 18 میلیۆن تمەنی پێ بدەن. دوکانداران ڕەتیان کردووە و ئەو سەرمایەدارە کۆمەڵێک چۆماقداری دامەزراندووە تاکو کاسبکاران بترسێنن. هێرشی چۆماقدارەکانی یەدوڵڵا لە پێشچاوی هێزەکانی ڕژیم بووە و ڕێگریان لێ نەکردوون. ئێستا ماوەی 2 ڕۆژە کاسبکارانی ئەو ناوەندە تەجاریان مانیان گرتووە و قسکاڵیان لە دادگای ئەو شارە تۆمار کردووە، بەڵام بەرپرسانی قەزای مەریوان ڕایانگەیاندووە کە ناتوانن دەستێوەردان لەو بابەتەدا بکەن. شانی باسە کە ژیان و مەعیشەتی 1800 کەس بەو بۆنەوە کەوتوەتە مەترسیەوە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری مینوو مەجیدی لە کرماشان. ڕۆژی چوارشەممە 19 گوڵام، بنەماڵەی دادخوازانی فڕۆکەی ئۆکراینی لەسەر مەزاری نەمر مینوو مەجیدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری کرماشان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێی زانیاریەکان خاتوو مەنزەر زەرابی و هاوژینەکەی هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دادخوازانی ئێران لەسەر مەزاری هەمیشە زیندوو مینوو مەجیدی کۆبوونەتەوە و ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی سەرکوتی ڕژیم گرتووە. شانی باسە کە بنەماڵەی مەنزەر زەرابی 4 ئەندامی خێزانەکان بە ناوەکانی سەهەند سادقی سوفی ئیمامی، ئەلوەند سادقی و نگار بۆرقایی لە هێرشی موشەکی سوپای پاسداران بۆ سەر فڕۆکەی ئۆکراینی لەدەستاوە. سەپاندنی کەشی ئەمنیەتی بەسەر زانکۆی کوردستان. بە پێی هەواڵی گەشت و حراسەتی زانکۆی کوردستان بە هاوکاری ناوەندە ئەمنیەتیەکانی سنە کەش و هەوایەکی ئەمنیەتی قورسیان بەسەر ئەو زانکۆیەدا زاڵ کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە هەموو سوچێکی زانکۆ دووربینیاندانەوە و بەردەوام چاودێری خوێندکاران دەکەن. هەروەها گروپێکی حیجاببان بەردەوام بەنێو مەحوەتەی زانکۆدا دەسوورەتەوە و ئازاری کچانی خوێندکار دەبن. پەیامی گوڵڕۆخ ئیرایی بە بۆنەی ساڵیادی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان، هاوکات لەگەڵ 14هەمین ساڵ ڕۆژی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی لەلایەن ڕژیمەوە، گوڵڕۆخ ئیرایی زیندانی سیاسی پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیاند: فەرزادی ئازیز لە نامەکەتدا وتبووت کە بەهێز بین، ئێستا ئێمە بەهێزین و بۆ ئێرانە ڕاوەستاوین و دەجەنگین. ڕۆژی 19 گوڵانی ساڵی 1389 ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی 5 بەندکراوی بێتاوانی بەناوەکانی فەرزاد کەمانگەر، شیرین ئەلەمهولی، عەلی حەیدەریان، فەرهاد وەکیلی و مێهدی ئیسلامیان لە سێدارەدا و کاردانەوەی بەرینی کۆمەڵگای لێکەوتەوە. بە دوای ئەو جەنایەتە خەڵکی کوردستان یەک پارچە مانیان گرت و وەڵامێکی توندیان ئاراستەی دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی کرد. کوژرانی 4 کەس لە شارەکانی مەریوان و بۆکان. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 18 و 19 گوڵان، 3 ئەندامی خێزانێک لە مەریوانی و شارۆمەندێک لە بۆکان لەلایەن ئەندامی بنەماڵە و کەسانی نەناسراو بە شێوەیەکی وەحشیانە کوژران. بە پێی راپۆرتەکان، کوڕی خێزانێک لە مەریوانی
سێ ئەندامی بنەماڵەکەی بە ناوەکانی محەممەد نەزەری تەمەەن 43 ساڵ باوک، بێگەرد ساڵحی تەمەەن 38 ساڵ دایک، و مهەنا نەزەر تەمەەن 12 ساڵ و خوشکی بەچەک کوشتووە. شانی باسەکە بکوژ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و دانی بە تاوانەکەی ناوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە کرێکارێکی ئیدارەی گازیبۆکان لە کانێکسێکدا بە تەقەی ڕاستە و خۆکوژراوە و هێشتا هۆکاری ئەو جەنایەتە و ناسناوی تاوانباران ڕوون نەکراوەتەوە. شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیانی کورد لە باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان پۆلیسی تورکیا لە ئۆپراسیۆنێکدا 26 شارۆمەندی کوردی لە چەند شاری باکووری کوردستان و تورکیا دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی فورات نیوز، پۆلیسی تورکیا لە شارەکانی ئێسکی شاهیر، ئانتالیا، ئیستانبول و جۆڵەمێرگ هێرشی کردوتە سەر ماڵی هاوڵاتیانی کورد و 26 کەسی دەست بەسەر کردووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ لە باکووری کوردستان، پۆلیسی تورکیا پاش دۆڕانی حیزبەکەی ئەردۆغان و بە دوای خۆپیشاندانەکانی شاریوان دەستی داوەتە ڕەشبەگیری هاوڵاتیان و لە چەند ڕۆژی ڕابردوودا بەدەیان کەسی دەست بەسەر و ڕادەستی دادگاکراوە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی فەراب لە پێترۆشیمی ئیسفەهان. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری شاغڵ لە شرکەتی فەراب لە پێترۆشیمی ئیسفەهان لە ئاست نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، کرێکارانی پەیمانکار خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، گۆڕانی دۆخی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری بوو. چالاکی خوێندکارانی زانکۆی عەلامە دژ بە سەرکوتی ژنان. هاوکات لەگەڵ سەرکوتی ژنان لەلایەن گەشتی ئەرشاد و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی، خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی دژ بە جەنایەتەکانی ڕژیم چالاکیان ئەنجامدا. بە پێی ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، مامورانی سەرکوتگەری ڕژیم لە یەکێک لە شەقامەکانی تاران کچێکی گەنج بە شێوەیەکی وەحشیانە دەڕفێن و خەڵک تەنیا تەماشای دەکەن. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕەزایەتی بە دوای خۆی داهێناوە و خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەباییش بە بڵاوکردنی تراک لە نێو زانکۆ داوایان لە خەڵکی ئازادیخوازی ئێران کرد لە بەرامبەر هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم بێدەنگ نەبن و کاردانەوەیان بێت. بەیانیەی 700 چالاکی سیاسی و مەدەنی بۆ پشتیوانی لە 2 چالاکی کرێکاری تاران. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان 700 چالاکی سیاسی و مەدەنی لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە 2 چالاکی کرێکاری بەندکراو بە ناوەکانی کەیوان مۆحتەدی و ئانیشا ئەسەدوڵڵاهی دەربڕی. کەیوان مۆحتەدی و ئانیشا ئەسەدوڵڵاهی 2 چالاکی کرێکاری و ئەندامی کانونی نووسەرانی ئێران مانگی گوڵانی 1401 لە کاتی بەشداری لە کۆبوونەوەی سنفی معلیمان و کرێکاران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرد. ئەو 2 چالاکە کرێکاریە لە دوو پەیوەندی ساختەدا و بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و تەبلیغ دژی نظام تۆمەتبار کراون. کەیوان مۆحتەدی بە 6 ساڵ زیندان و ئانیشا ئەسەدوڵڵاهی بە 5 ساڵ و 8 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. کەیوان مۆحتەدی لە ماوەی بەندکرانیدا لە مافی مەرەخەسی بێبەش کراوە، بەڵام ئانیشا ئەسەدوڵڵاهی 29 گەلاوێژی 1401 بە شێوەی کاتی ئازاد کرا و 4 گەلاوێژی 1402 دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین گوازرایەوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای شەرمەزارکردنی حکمی سەپێنراو بەسەر ئەو 2 چالاکە کرێکاریە خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجیان بوون. ئێعدامی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان حکمی ئێعدامی 6 بەندکراو لەوانە ژنێک لە زیندانەکانی ورمێ، کرمان، کەهنوج و سمنان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان، بەندکراوێک بە ناوی حەسان محەڕەر لە زیندانی ورمێ، بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی خان محەممەد ئێسحاق زەهی لە زیندانی سمنان، 4 بەندکراو بناوەکانی عەبدوڵڵا ڕەخشانی، خەلیوڵڵا بەراهوویی، عەبدوڵڵا ئۆزبەک زەهی و فەریبا محەممەد زەهی لە زیندانەکانی کرمان و کەهنوج بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکراوە.
راپۆرتی محەممەد حەبیبی لەسەر سەرکوتی معلیمانی ئێران. محەممەد حەبیبی وتەبێژی کانونی سنفی فەرەنگیانی ئێران ڕۆژی چوارشەممە 19 گوڵان لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە نێوان ساڵی 1401 بۆ 1402 249 معلیم لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوەی هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرش و دەستگای قەزاییەوە سزادراون. بە پێی راپۆرتە 8 معلیم لە گەڵاڵەی ڕیزبەندی بێبەری کراون، 13 معلیم لە سەرکار دەرکراون، 23 معلیم تعلیق، 32 معلیم پلەی ڕیزبەندیان کەم کراوە و 30 معلیم ناچار بە خانەنشینی زۆرم لێکراون و 61 معلیم پەروەندە سازیان بۆ کراوە و 10 معلیم بە پێبەندی ئەلەکترۆنی ئازاد کراون و ژمارەیەک لە ئەندامانی کانونی وەکو ڕەسوڵ بۆداغی، عەزیز قاسمزادە و مەحموود مەلاکی هێشتا لە زینداندا ڕاگیراون. شانی باسە کە ڕێژەی معلیمانی لە سەرکار دەرکرا و زۆرتر لەو ئامارەنە کە تۆمارکراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە ناڕزایەتی خوێندکارانی لە یانگری فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی چوارشەممە 19 گوڵان خوێندکارانی لە یانگری فەلەستین لە وڵاتەکانی هۆلەند، سوئیس، ئۆتریش، ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا، ئەمریکا و برەزیل بۆ پشتیوانی لە غەزا خۆپیشاندانیان کرد. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزەکانی پۆلیس لە هۆلەند، ئاڵمان، فەڕەنسا، ئەمریکا، بریتانیا، سوئیس و ئۆتریش بە گازی فرمێسکڕێژ هێرشیان کردووەتە سەر خوێندکارانی ناڕازی و بەدەیان کەسیان دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان بزوتنەوەی خوێندکاران لە 4 گۆشەی جیهان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرینتر دەبێت و جیهان چیتر لە بەرامبەر جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە غەزا بێدەنگ نامێنێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیواڵەکانی سەر لەبیانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.